بۆ ڕۆشنکردنەوەی ماڵی منداڵانی بێباوک و ئاوەدانکردنەوەی سفرە و خوانی هەژاران دەستگای خێرخوازی بەخشین بە مەبەستی دانانی پلان و کاری مانگی پیرۆزی ڕەمەزان بە ئامادەبوونی بەرپرسی سەرجەم نووسینگەکانی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی ئامادەکاری ساز کرد. بەرپرسی گشتی دەستگای خێرخوازی بەخشین ڕایدەگەیەنێت بە درێژایی ساڵ و بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەخشین خزمەتی بەردەوام و جۆرا و جۆر پێشکەش دەکات بۆ ئەم ساڵیش بە هاوکاری خێرخوازان و خواپێداوانی ناو و دەرەوەی وڵات پلانێکی تۆکمەیان بۆ هاوکاریکردنی هاوڵاتیانی کەم دەرامەت و منداڵانی بێباوک داناوە. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بە درێژایی ساڵ لە کار و پرۆژە و چالاکی داین و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانی پیرۆز و مەوسمی مانگی ڕەمەزانە کە خەڵکی کوردەواری ئێمە زیاتر و زۆرتر خێر و ئیحسان و چاکە ئەکا و زەکاتەکانی دەرئەکاوە و واجبانی لە سەرشانێتی ئەو واجبە مادیانەی کە لە سەرشانێتی دەری ئەکات. بۆیە هەموو ساڵێک پێش ڕەمەزان بە مانگێک پێش ڕەمەزان ئێمە سەرجەم نووسینگەکانمان کۆکەینەوە ئەو نووسینگانی لە شار و شارۆچکەکانن ڕێنمایی تازەیان ئەدەینێ و کار و چالاکیەکانی ڕەمەزانیان بۆ باس ئەەکەین و پرس و مەشۆرەتیان پێەکەین کەوا لەو شار و شارۆچکانەیە چ پرۆژەیەکی خێری پێویستە و زەرور ومێ دەکەین ئینشاڵڵا ئەم ساڵیش بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز خێرۆمەندان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان لە دەرەوە ناوەی هەرێمی کوردستان بتوان ئینشاڵڵا وەک ساڵانی پێشوو شەهامەتی خۆیان بنوێنن دەستی خۆیان ئاوەڵا بکەن بۆ خێرخوازان و بۆ ئەو کەسانی کەوا محتاج و ئاتاجی ئەوەن کە ئێمە لە پرۆژەیەکە هاوکاری و یارمەتیان بدەین. دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لە دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵام ئەندامێکی ئەنجومەنی سیاسی ئەو حیزبە ڕایدەگەیەنێت بەبێ دەستێوەردانی ئیش و کار و وردەکارەکانیان هەموو پاڵپشتێکی سیاسی و معنەوی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن بۆ ئەوەی بێ جیاوازی خزمەتی هاوڵاتیان و هەژاران و کەم دەرامەتانی هەرێمی کوردستان بکەن. کۆمەڵی ئیسلامی کە دەستگای بەخشینی هەیە کە دەستگایەکی خێرخوازیە و توانوێتی خزمەتی بەرچاو لە هەرێمی کوردستانە لە هەموو شار و شارۆچکەکانە پێشکەش بە خەڵکی فەقیر و کەم دەرامەت و نەخۆش و عایلە هەژارەکان بکە بە چەند شتێک توانیوێتی ئەم دەستگای بەخشینە ئەوەندە ببێتە دەستگایەکی گەورە و خەڵک متمانە و سیقەی پێ هەبێ. یەکەم دەست ناخاتە ئیش و کارەکەیەوە سربەخواانە ئیشی خۆیانەکەن بێ ئەوەی کۆمەڵی ئیسلامی لە هیچ شتێکیا تەداخل بکە. دووەم کۆمەڵی ئیسلامی ئەو داهات و پارەی کێتە لایەن خێرخوازان بۆیان دێنن بە هیچ جۆرێک هیچ جۆرە پەیوەندێکی پەیوەندی و کوتم لە ڕووی ئیداری و چۆن خۆیان بەرپرسن لە ڕووی سەرفکردنی پارە و ئەوانەش خۆیان چۆنی سەرفەکەن سەرفیەکەن مەگەر کەسێکی کۆمەڵک و هەژارێ وەکو نەخۆشە و کوشتێک و هاوڵاتیەکی تر بەری بکەوێت ئەگەر نە حتا ئیمتیازی نییە بەسەر خەڵکی کا. بەڵام کۆمەڵی ئیسلامی لە ڕووی معنەویوە لە ڕووی سیاسیوە لە هەموو ڕێک و پشتیوانی لەو دەستگاکە بۆی کاکو خزمەت بکە. دکتۆر محەممەد بامۆکی هۆکاری پێشکەوتن و بەرفراوانبوونی ئیش و کارەکانی بەخشین بۆ دەستپاکی بەرپرس و کارمەندانی دەستگاکە دەگەڕێنێتەوە و دەشڵێت زۆر دام و دەستگا بە ناوی خێرخوازی دامەزرا بەڵام بەهۆی نەبوونی مەرجی دەستپاکی و ئەمانەتداری تێیاندا هەرزوو کورتیان هێنا و کۆتاییان هات. شتێکی تریش کە زۆر گرنگە متمانەی بۆ دەستگای بەخشین دروست کردووە ئەوەیە ئەو کەسانەی هەڵی ئەسوڕێن بە بەرپرس و بە مۆزەفەکانیوە بەڕاستی خەڵکی پاک و ساق و چاک و دەستپاک و جێگەی متمانن بۆیە ئاوها ئیشەکانیان جوان و ڕێک و پێک بەڕێوەڕوە. هەنا لەوانەیە زۆر جار دەستگای خێرخوازی و ئەو جۆرەشتانە هەبێ مادەم ستافەکەی ستافێکی ڕاست و دروست نین دوای ماوەیەک فەشەل دێنێ. دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆزی ساڵی ڕابردوودا 9820 خانەوادەی بە بڕی 622 ملیۆن و 200 هەزار دینار هاوکاری کردووە. بەخشین لە مانگی حوزەیرانی ساڵی 2009 دامەزراوە و لەو کاتەوە تا ئێستا بە بڕی 22 ملیارد دینار هاوکاری هاوڵاتیانی نەخۆش و بێباوک و کەم دەرامەتی کردووە. لە ئێستاشدا بەپێی پلانی بەرپرسانی دەستگاکە بڕیار وایە بڕی خزمەتەکانی ئەو دەستگایە بۆ دەیان ملیاری دیکە بەرز بێتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.